بەڕێزان بەردەوامین گفتوگۆی ئەو پێشهاتە نوێیانە دەکەین لە جەنگی ئیسرائیل ئێران هێرشەکانیان بۆ سەر یەکتر بەکوێ دەگا ئەم جەنگا ئامانزەی تەنها لە ناوبردنی بەرنامە ئەتۆمیەکی کۆماری ئیسلامی ئێرانە یاخۆت ئیسرائیل چیتری دەوێت ئیسرائیل تاگلایە نام جەنگی هەڵگرسانەوە یان باگەداری ئەمریکایە ئەم پرس و باس و بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک تەڵعات لە کۆڵەر توێژەر لە بواری لێکۆڵینەوەی سیاسی هەروەها دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سنتەری ئایندە بۆ لێکۆڵینەوەی استراتیژی لە هەولێرەوە دکتۆر ئەحمەد لەگەڵمانە بێ کاک رابەر سڵاو لێ بێ سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان دکتۆر ئەحمەد سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان لە هەولێرەوە بە هیوایەوەی شیکارێکی ورد بۆ پرس و باس و بابەتەکە بکەین سەرەتا کاک رابەر لە بەڕێستەوە دەست پێ دەکەم بە بڕوای تۆ ئەم ئۆپەراسیۆنەی ئیسرائیل هێشتا ناوی ناوە ئۆپەراسیۆن ینی لە چوارچەوەی جەنگێکی ڕانەگەیەنراوە منی ڕای نەگەیاندوە کەمە جەنگێکی بەرفراوانە باگاداری ئەمریکایە و ئایا هەر لە چوارچەوەی ئۆپەراسیۆنێکدا دەمێنێتەوە یان درێژە دەکێشە بەڵێ سپاس دیارە گومانیتیانە کە ئەمریکا ئاگادارە بەڵام ئەمریکا نێشاردوتەوە لەوەی کە ئاگادارە بەڵام باسی لەو کردوە کە دەستی تێدا نییە واتە جیاوازیە لە بینەوەی کە ئەمریکا ئاگادارە بەڵام بەشدار نییە شەریک نییە ئەمریکا تا ئێستا وەکو هێزێک لە دەرەوەی ئەم ئۆپەراسیۆنە ماوەتەوە و ڕایگەیاندوە باشکرا کە ئەو تەنها چاودێری بەرژەوەندەکانی خۆیەکە لە ناوچەکە و ئێران و هێزەکانی نزیک لە ئێرانیشی ئاگادار کردوەوە کە بە هیچ شێوەیەک نابێ هەڕەشە بن بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکەیە ئەوەی ئەمێنێتەوە ئەوەی کە ئیسرائیل ناوی ناو ئۆپەراسیۆن خۆی ناوی ناو ئۆپەراسیۆن بەڵام ڕاگەاندنی جەنگە ڕاگەاندنی جەنگێکە کە ئەگەری ئەوەی هەیە ئەم جەنگە پەل بچێشەیە بۆ فراوانبوونی زیاتر بەڵام ئێمە ئەومان بیر نەچێت کە ئەم جەنگە جەنگێکی تازە نییە بە شێوەی مەیدانی لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەرەوە لە دوای ڕووداوەکانی غەزەوە ئەم جەنگە هەبووە لە بینی ئیسرائیل و ئێران بەڵام لە قۆناغێکا بووە کە کەمتر ڕاستەوخۆ بووە زیاتر لە ڕێگای ئەم هێزانەوە بوو کە بە بەرەی مەقاومە ناسراوە ئەگەر بگەڕێنەوە بۆ پێش ئەوەش ساڵانێکی زۆرە جارێ سەبارەت بە ئێران لە هەفتاونەوە هەڕەشەی لە ناوبردن و کۆتاییێنانی ئیسرائیلەکە و ئیسرائیلیش ساڵانێکی زۆرە دەیان ساڵە هەڕەشەی لێدان لە پرۆژەی ئەتۆمی ئێرانی ئەکا بۆیە ئەم جەنگە ئەگەر باگراوند و مێژووی و پاڵنەرەکانی هەمووی دەمێکە لە ناوچەکە ئامادەیەنێت تەنها پێویستی بە شەرارەیەک بوو بۆ ئەوەی کە بتەقێتەوە بۆچی لەم کات و ساتەیە لەبەر ئەوەی کە بە دەرەجەی یەکەم لەبەرەوەی کە لە ماوەی ساڵ و هەژمانگە ڕابردووە بەوەی ئەو جەنگە قورسەی کە ئیسرائیل بەرامبەر بە لوبناان و بەرامبەر بە غەزا و بەرامبەر بە حوسەکان و هەموو ئەوانەی کە بە باڵی مقاومەی ئێرانی ناسرابوون وە کەوتنی ئەسەد ئەمانە هەمووی فاکتەری خێراکەر بوون بۆ ئەوەی کە زۆر بەزووی ئەو هێزانەی کە ساڵانێک بوو ئێران سەرمایەگوزاری زۆری سیاسی استراتیژی جیۆسیاسی و سەرمایەگوزاری بە پارەی زۆر لەسەر ئەم هێزانە کردبوو دەرکەوت ئەم هێزانە لە چەند زەبرێکی کوشندە لە شەڕێکی کەمتر لە ساڵێکدا ئەم هێزانە توانایەکانی خۆیان لەدەستدا کە توانایەکانی خۆیان لەدەستدا ئێستا ئیسرائیل گەیشتوتە ئەو مەرحەلەی کە ئیتر ئەبێ کاتیەوە هاتووە کە ئێران بە ئامانج بگرێت ئەمە یەشێک لە هۆکارەکە سەرچەکانە هۆکارێکی کە پەیوەندی هەیە بەو راپۆرتەوە کە ئاژانسی وزەی ئەتۆمی ئاژانسی نێودەوڵەتی بۆ وزەی ئەتۆم بڵاوی کردەوە کە ڕەخنەی زۆری لە ئێران گر هەر لە میانی دانووسانەکانی ئێران و ئەمریکادا کە ئێران هەنگاوی زۆر گەورەی ناوە و ناوینا بە هەنگاوی مەترسی کە زیاتر لە 400 کیلۆگرام یۆرانیۆمی پیتێنرا و توانایەکانی پیتاندنی یۆرانیۆمی ئێرانی لە 16 سەرکەوتووە بۆیە وەکو لە راپۆرتەکانی ئێستا لە راپۆرتەکان لە میدیا لە نیویۆرک تایمز ئەوانەش بڵاو بۆتەوە ئیسرائیل لە نێو دانووسانەکانە ئەمە بە ئەمریکەکان و بە ترامپ ڕاگەنێ ئەڵێ ئێمە ئێستا ئەبێ دەست بۆ شوێنین بۆی کە ڕێگە بگرینەوە کەوایە بۆیە پوختەی قسەکەم بۆ وەڵامە ئەوە بێ کە ئیسرائیل دەستی دا ڕیسکێک مەترسیەکی دەست پێ کرد
بە تەنیا چوە ناو ئەو مەترسیەوە ئەو ڕسکەی کرد لە پێنا ئەوەی کە وەکو خۆی ئەڵێ هەڕەشەیەکی وجودی لەسەر خۆی کەم بکاتەوە. زۆر باشە بە پرسیارە ڕاستی دکتۆر ئەحمەد بکەم دکتۆر سپاس دەکەم جارێکتر بۆ بەشداریکردنت هیوادارم بە باشی کوێت لە وتەکانی کاگرابەر بوو بێ بە ئەوە بپرسم ئەگەر 7 ئۆکتۆبەر ڕووی نەدایە و ئەگەر دەڵێن ئەو راپۆرتانی ئاژانسی وزەی ئەتۆم یان ئەو ڕووداوانی تر کە ڕوویدا لە دوای 7 ئۆکتۆبەرەوە ئایا ئەم جەنگە ڕووی نەئەدا یان ئەوەی کە ئیسرائیل ینی هەر دەمێکە پلانی بۆ وەداناوە کە ڕێگە بە ئێران نەدا ببێ بە خاوەن چەکی ئەتۆم یاخود هەر بەرنامەی ئەتۆمی هەبێ. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان و سڵاو ڕێزمان هەیە بۆ کاگرابەر میوانەکەتان و هەروەها بۆ بینەرانی خۆشەویست. لە ڕاستیدا ئەوەی ئیسرائیل ئەیکات دەمێکە لە هزر و بیری ئیسرائیلەکانە هەیە کە نابێ هیچ هێزێک لەو ناوچەیە بە تایبەتی ئەو هێزانی کە دژایەتی ئیسرائیلەکەن وەکو قەوارەی ئیسرائیل خاوەن هێزی خۆیان بن خاوەن هێزی چەکی ئەتۆمی بن تەنانەت موشەکی دوورهاوێژ و موشەکی بالیستیشیان هەبێت. خۆ ئەوەی کە لە ساڵی 1983 لە عێراقیدا ئەو کاتە 7 ئۆکتۆبەر ڕووی نەدا بوو حەماس لە ئارایە نەبوو بۆیە ئەو شتێک کە ڕوویدا بەڕێی من دەمێکە ئیسرائیل نەخشەی بۆ شێشاوە و هەر ئەگوایە لە ئێران بدا ئەگەر هەوڵی بەدەستێنانی چەکی ئەتۆمی بدا و هەوڵی بەدەستێنانی چەکی دوورهاوێژ بدا یاخود موشەشی دوورهاوێژ و بالیستی بدا. بۆیە من پێم وانە ڕاستە ئەوەکو کاغرابەریش ئاماژەی پێدا ئەمە هۆکار بوون هۆکارێکی یارمەتی دەربوون بۆ ئەوەی کە ئیسرائیل بەم کارە هەڵبسێ لەم کاتەیە بە تایبەتی کە هێزەکانی تری کە لایەنگری ئێران بوونە لاواز بوونە و ئەو دەستی خۆی وەشاندووە لە لوبنان لە سووریا لە فەلەستین لە غەزە بەتەکید ئەوە هۆکار بووە بۆ ئەوەی کە پەلاماری ئێرانیش بدا. بەڵام ئێران خۆتان نەزانن لە گفتوگۆدا بوو لەگەڵ ئەمریکا و بڕیار بوو کە هەر ئەمڕۆ کە یەکشەممەیە ئەم کۆبوونەوەی تری گەڕێکی تری دانوستانەکان لە نێوان ئێران و ئەمریکا بەڕێوە بچێت لەسەر چەکی ئەتۆمی ئێران بەڵام ئیسرائیل نەوەستا لەسەر ئەو دانیشتن و دانوستانانە پەلاماری ئێرانیدا کە ئەمەش دۆخەکەی ئاڵۆستر کرد و ئەم دانوستانانە وەستان و لە لایەشی تریشەوە ئێران کاردانەوەی هەبوو بەرامبەر بەو هێرشانێک کە ئیسرائیل کردە سەر ئێران وە ئیسرائیلی زیانێکی زۆری بەرکەوتووە لەو هێرشانێکە لە ئەنجامی کاردانەوەی ئێران ڕوویانداوە. باشە کاگرابەر ینی هەندێک دەڵێن ئەم ئۆپەراسیۆنەی ئیسرائیل ئەم هێرشانەی ئیسرائیل هەر بۆ خۆی بێهیوابوونێتی لە ئەو کۆبوونەوانەی کە ئەنجام دەدەن بۆ ڕێککەوتن یاخود ئێران دەڵێ بۆ ئەوەیە کە نەگەینە ڕێککەوتن ئیسرائیل دەڵێ ئێران کاتی دەکوش بە ڕێککەوتنەکان بە بڕۆی تۆ کامیانە ینی ئەم ڕێککەوتنانە ئیسرائیلی لە پشتەوە نەبوو ئەمریکا تاگلایەنە ڕێککەوتنەکانی دەکرد. بەڵێ خۆ یەکێک لەو ڕخنانەی کە ئەم جارە لە ترامپ و لە سیاسەتی ئەم ئیدارەی ترامپ گیراوە هەمان ڕخنە لە 2015 کاتێک کە ئۆباما ڕێککەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران ئیمزا کرد هەمان ڕخنە بوو کە ئەمریکا تاگلایەنانە چۆتە ناو دانوستان لەگەڵ ئێرانەوە تاگلایەنانە هەڵسوکەوتی کردووە و هەوڵی داوە ڕێککەوتن بکە لە کاتێکدا ئەگەر سەیری ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین فایلی ئەتۆمی ئێرانی تەمان ئێمە کاڵێن فایلی ئەتۆمی ئێرانی فایلێکە گەورەترە لە بۆمبی ئەتۆمی ینی ئێران پرۆژەی ئەتۆمی هەیە پرۆژەی ئەتۆمی گەورەترە لە پرۆژەی بۆمبی ئەتۆمی چونکە ئێران لە تا ئێستا هیچ کات باسی لەوە نەکردووە کە ئەم پرۆژەی بۆمبی ئەتۆمی ئەڵە پرۆژەی ئەتۆمیم هەیە کە بە مافی خۆی زانێ بۆ گەشت پێدانی وڵاتی خۆی چونە ناوەی ئەمریکا تاگلایەنە بۆ ئەم ڕێککەوتنە لە چەند خاڵێکەوە ڕخنەی لێژداوە یەکەمیان ئەم هێزانی کە لە ناوچەکان کەنداوی عەربی وڵاتانی ئەنجومەنی تەعاونی خەلیج و ئیسرائیل ئەمانە پێیان وایە کە خاوەندارێتی ئێران بۆ بۆمبی ئەتۆم یان بۆ پرۆژێکی ئاوا پەیوەندی ڕاستەوخۆی بەژیانی ئەوانەوە هەیە بەتابەت ئیسرائیل ئەم پرسە
دەمێکە بە هەڕەشەیەکی وجودی مان و نەمان لەسەر خۆی ئەزانێ. بۆیە ئیسرائیل ئەمەی بەڕخنەیە زانیوە کە چۆن ئەبێ ئەمریکا لە ناو ڕێکەوتنامەیەکە خەریکی ڕێکەوتنی بێ لەسەر بابەتێک کە پەیوەندی بە ژیان و وجودی شارستانی ئەوانە هەیە لە ناوچەکەیە ئەمان لی ئاگادار نەبن. بۆیە ئەمە بەڵێ ئەم ڕخنەیە هەیە، بەڵام مانای ئەوە نییە کە بە تەواوەتی لی ئاگادار نەبوو. یعنی ئەمەش با بڵێن ئەمانە ئیسرائیل و ئەمریکا دوو هاوپەیمانی استراتیژی یەکتری لەولایەنەوە. ئەوەی کە ئیسرائیل بۆ ئەمەکە بۆ ئێران و بۆ ئەمریکا و بۆ ئیسرائیلیش زۆر ڕوونە گوتارەکەیان ئەوەیە کە ئێران نابێ بە هیچ شێوەیەک پرۆژەی ئەتۆمیشیە بێ نەک تەنانەت بۆمبی ئەتۆمی، ینی لێ قبول کراونێ ئەوەی کە پێڵن سەداسەی پیتاندنی یۆرانیۆم گوایە ئەو سەداسەیە تەنا بەشی ئەوە کە بۆ نمونە بۆ کەرتی وزە بۆ کارەبا ئەمانە بەکاربێنرێ. ئەمانەڵێن ئێران وڵاتێکی هەڕەشەیە مەترسیە، بۆیە بۆی نییە کە تەنانە سەداسەی یۆرانیۆمیش بتوانێت بپیتێنێ. ئەم پرۆژەیە لە لای ئیسرائیل و ئەمریکا کۆتایی هاتووە و ئیسرائیل لەسەر ئەمەیە ڕوونە کە تا ئەو سەری تەسعیدی سەربازی ئەڕوا بەرامبەر بووی کە بتوانێت ئەوەی کە خۆی ناوی ناوە لە ڕوانگەی خۆیەوە مەقساکەین ئەوەی کە خۆی ناوی ناوە هەڕەشەی وجودی لەسەر خۆی. زۆر باشە باو بکەم بە پرسیار، ینی زۆر زار لە نێو خەڵکیشدا دکتۆر ئەحمەد زۆر زار ئەمە ینی باز دەکرێت دەوترێ ئەوە کێ قەرار دەدا وڵاتێک ئەتوانێت بێ بە خاوەنی بەرنامەی ئەتۆمی هەبێ یان وڵاتێکی تر بۆی نییە هەیبێ من خۆم هەمە و تۆ بۆت نییە هەدبێ. ئەمە چییە قەرارەدا؟ ئایا یاسای نێودەوڵەتیە یان هێزە حەکوم بەمەواکە؟ وڵی بەداخەوە لە سیستەمی جیهانی ئەمڕۆیە ئەوەی ئەو بڕیارە ئەدا لۆژیکی هێزە نەک بڕیارە نێودەوڵەتیەکان، چونکە ئەگەر نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش و ئاژانسی نێودەوڵەتی و زەی ئەتۆم بکرێنە مەرجەع و سەرچاوە و بگەڕێنەوە بۆ ئەوان، دیارە بێگومان بڕیارەکە ئەنجامێکی تری ئەبێ. بەڵام ئەگەر تەنها ئەو هێز و لایەنانە بڕیار بدەن لەوەی کە فڵان دەوڵەت ئەبێ چەکی ئەتۆمی هەبێ بەڵام فڵان دەوڵەت مافی ئەوەی نییە، ئەو کاتە وەکو ئەوەی ئێستا ئەیبینین لە شانۆی سیاسی ناوچەکەی ئێمەیە ئەوە دەرەنجامیەبی کە ئەمریکا و ئیسرائیل خۆیان بڕیاری تاکلایەنە بڕیار ئەدەن و هەوڵی ئەوە دەنکەوە هەژمونی خۆیان بسەپێنن بەسەر جیهان و بەسەر ناوچەکەیە و بڕیاری خۆیان تەنانەت بسەپێنن بەسەر ئەنجومەنی ئاسایش و بەسەر نەتەوە یەکگرتوەکانیش و ناگەڕێنەوە بۆ شەرعیەتی نێودەوڵەتی و قەرارات و بڕیارە نێودەوڵەتیەکان. ئەوەی چێ مافی بەوە ئەدا کە ئیسرائیل لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەکی ئەتۆمی هەبێ بەڵام نابێ وڵاتانی تری عەرەبی و ئیسلامی لە ناوچەکەیە بە ئێرانیشەوە ئەو چەکەیان هەبێت. چێم ئەم شەرعیەتەی داوە بە ئیسرائیل کە ئەو چەکەی هەبێ کە ئەویش بە هەمان شێوە هەڕەشەیە بۆ سەر ناوچەکە و بۆ سەر دەرو دراوسەکانی بۆ وڵاتانی ناوچەکە، بەڵام ئەو بۆ ئەو بڤەنیە بەڵام بۆ وڵاتانی تر بڤەیە. ئەمە بەڕاستی ئەم سیستەمە سیستەمێکی نادادپەروەرانەیە کە ئەمڕۆ بڕیار لە مافی گەلانەدا مافی دەوڵەتانەدا لەو ناوچەیە کە شێ خاوەنی فڵانە چەک بێ چێش خاوەنی ئەوە نەبێ. ئەوەی کاگڕابریش ئاماژەی پێدا ئێران بە مافی خۆی ئەزانێ کە پیتاندنی یۆرانیۆم ئەنجام بدا بۆ سوود وەرگرتن بۆ ناوخۆی وڵاتی خۆی نەک چەکی ئەتۆمی. تا ئێستا لە عەقیدەی سیاسی و دینی ئێرانیەکانە ئەوەیە کە ئەوان بە حرامیان زانیوە کە چەکی ئەتۆمی یا بۆمبی ئەتۆمیان هەبێ، چونکە بۆ بۆمبی ئەتۆمی ڕوخێنەرە و کۆکوژە، بۆیە ئەوان نایەنەوێت ئەو چەکە فەتاکەیان هەبێت. بەڵام لە بەرامبەردا ئەبێ مافی ئەویان پێ بدرێکەوە پیتاندنی یۆرانیۆم بکەن بۆ خزمەتی وڵاتەکەی خۆیان. بۆچی ئەم وڵاتانەی تری ناوچەکە مافی ئەویان نەبێ؟ ئەکرێت لە سیستمی نێودەوڵەتیە بە بڕیارێکی نێودەوڵەتی قەدەغە بکرێ هەر هیچ وڵاتێک لە جیهانایان لەو ناوچەیە چەشی ئەتۆمیان نەبێت، چەکی کۆکوژیان نەبێت، بۆ ئەوەی کە ئەو کارە ساتانەی کە بینیمان لە ڕابردوودا بە تایبەتیش چەشی ئەتۆمی کە لە 1945 لە ژاپۆن لە یابان تاقی کرایەوە لەلایەن ئەمریکا،
جارێکی دیکە مرۆڤایەتی شایەتی بەکارهێنانی چەکێکی کۆمەڵکوژی لەو شێوەیە نەبێ لە ناوچەکەی ئێمە و لە جیهاندا ئەمە بانەتەوە یەکگرتوەکان و دام و دەستگا نێودەوڵەتیەکان کە شەریعەتی یاسایی نێودەوڵەتیان هەیە ئەم بڕیارانە بدەن نەک تاگلایەنە ئەمریکا یا ئیسرائیل یا هەر وڵاتێکی تر ئەم بڕیارە بدا بۆیە بەڕاستی ئەم جۆرە تەحەکومکردنە بە جیهان و بە ماف و چارەنووسی وڵاتان و گەلانی ناوچەکە زۆر نادادپەروەرانەیە و ئەنجامی خراپیشی ئەبێ وەکو ئەنجامی خراپی بووە بەداخەوە ناهێڵن ئەم ناوچەیە سەقامگیر بێت و وڵاتانی ناوچەکە لەسەر پێی خۆیان بوەستن و سوود لە تەکنەلۆژیای نوێ وەربگن بۆ خزمەتی گەل و وڵاتەکانی خۆیان. زۆر باشە یاغڕابەر بە هەمان پرسیارڕاستەی بەڕێزت بکەم ینی ئێمە دەزانین بەرنامەی ئەتۆمی ئێران مێژوویەکی دوور و درێژیە گەڕێتەوە بۆ سەردەمی شاو و یەکەم وڵاتیش کە هەم پشتیوانی کردووە هەم کۆمەکی ئێرانی کردووە ئەمریکا خۆی بووە بۆی بەرنمەیەکی ئەتۆمی تۆکمە و فراوان دروست بکە ینی ئەمە دەمانگەێنێتە ئەوەی کە بەرژەوەندی و لەگەڵما هەبوو ئەوە تۆ مەترسینیت کە بەرژەوەندی و نەمایتر تۆ مەترسی دیتر تۆ دێوەزمەی یان ئەوەی ئێستا چیمان پێڵە خۆی سیاست هەر ئەوەی تر خۆی هەر ئەوەی جەنابەت وڵامەکەیە یعنی وڵامەکە لە ناو قسەکانی خۆتایە ئەم پرۆژەی ئەتۆمی ئێرانی لە 57ەوە هەیە ینی پرۆژەیەکە کە CIA و ئەمریکا بۆ خۆی زۆر پشتگیری شای ئێرانێکرە و کاتە کە پرۆژەی ئەتۆمی هەبێ لەبەرەوەی ئەو کاتە نیزامی ئێران نیزامێک بوو سەر بە بلۆکی ڕۆژاوا بوو لە 79 نیزامی ئێرانە گۆڕێ ئەبێتە دوژمنی ڕۆژاوە یعنی لە 79 کۆماری ئیسلامی کە دروستە بێ شۆڕشی گەلانی ئێران و دواتە دروستبوونی کۆماری ئیسلامی لەو کاتەوە هەتا ئەمڕۆ شیعاری لە ناوبردنی ئیسرائیل و مەرگ بەر ئەمریکا دێکەوایە ئەمە خۆی وڵامەکە ڕوونە کە یاسای یاریەکە ئەگۆڕێ لە هاوپەیمانەوە ئەبن بە دوژمن هیچ کەس ڕێگە بە دوژمنی خۆی نادا چەکێکیە بێ لە دژی خۆی بەکاری بێنێ ئەمە شتێکە پەیوەندی بە یاسا و نووسرا و قانون شتیواو نییە ئەمە سیاسەتە و ئەمە غەریزەی مانەوە و پاوەرە هەژمونە بۆیە ناتوانین لە چوارچێوەی سیاسەتی نێودەوڵەتی و ئەمانەیە قسەی لەسەر بکەیت ئەمە ئەبێ زۆر لەوە ڕوون بین خاڵی دووەم ئەوەیە کە جیاوازی ئەم سیستەمە بۆ وایە ئێمە نابێ بیرمان بچێت چکە ئێمە لە ناوچەکە ژین و شایەدی مێژوویەکی تازین کۆماری ئیسلامی ئێران سیستەمێکی ئایدۆلۆژی مەسەبی هەیە و باوەڕی بە هەناردنە دەرەوەی شۆڕشی ئیسلامی هەیە باشە ئەمە ڕوانگەی خۆیانە ئەمان خۆیان ئەمە فەلسەفەی خۆیانە من باسی ناکەم تۆش باسی ناکەی کاتێک کە ئەم فەلسەفەی هەیە ئەم سیستەمە و ئەم فەلسەفەی خۆی لە دوای 2023 کە دەرفەتی بۆ ڕێکەکەوێت لە عێراق دوای کەوتنی ڕژێم و هەڵسانەوەی شیعە و ئەم ڕووداوانەی ڕوویدا هەموو فەراغێکی سیاسی بەکارهێناوە بۆی کە ئەم هەژمونی خۆی لە ناوچەکەیە فراوان بکە لە 2023 بەرەو عێراقا لە 2011 دوای بەهاری عەرەبی کەوتنی کۆمەڵی وڵاتی دیکە لە ناوچەکەیە دیسانەوە شتێک دروستە بێتەوە بە ناوی فەراغی دەوڵەت فەراغی سیستەم دیسانەوە ئێران زۆر بە چالاکانە و لە هەشتاکانیشەوە کە لە حیزبوڵای لە لوبنان دروستکرۆ پژیری کورە دیسانەوە چالاکانە ڕۆڵی هەبووە لە شەڕی لوبنان لە شەڕی ناوخۆی لوبنانە لە شەڕی لە مقاومەی فەڵەستینە یعنی تۆ باز لە هێزێکەکەی ئەم هێزە لە 79 چالاکانە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕۆڵی هەبووە لە پێکدادانە ناوخۆیەکان لە شەڕی عێراق ئێرانە کە ئەم ئەو کاتە عێراق هەموو 32 دەوڵەتی غەربی پژیریە کرد بە ئەمریکاشەوە ئێران تەرەف بۆتیایە پاشان ئێران لە قەزەی فەڵەستینە هەمیشە یەکێک لە دروشمە یعنی تۆ باس لە ماقی کەوایە ئەمە کە باسەکەی بێگومان ئەمە سیراع و ململانەی پاوەرە ملمانەی هێز و هەژمونە چەکی ئەتۆمی پێڵێن دەتەرانس یعنی ڕەدعە هەر کەسێک کە بتوانێت خاوەنی چەکی ئەتۆمی بێ مانایوە سیستەمە سیاسەکەی خۆی پاراستووە دیوارێکی لە دەوری خۆی دروستکردەوە کە کەس ناتوانێت دەستی بۆ بێنێ بۆیە ئەمە لە ململانەی سیراعە لە ململانەی پاوەرە مافێکی مەشروعە هەر کەس دەتوانێت بیکە با بیکە یعنی ئەمە ئاوایە بە یاسای دارستان بە یاسای پاوەەر نەک بە یاسای ئەوەی کە لەسەر کاغەز نووسراوە یاسای نێودەوڵەتیەوەمان ئەمانە زۆر ئیژنار کاگرابەر شتێکی سەرنجڕاکێش وە دەوەی کە ینی ئەم با بڵێن کۆماری ئیسلامی ئێران وە شۆڕشەکەی لە 79 با بڵێن ئیشی لەسەر ئەوە کردووە هێز بەرێتە دەرەوەی خۆی ینی شۆڕش بەرێتە دەرەوەی خۆی
دکتۆر ئەحمەد لە بەڕێزە پرسەم هەندێک لە چاودێرانی سیاسی دەڵێن ئەمەی کە ئێستا ڕوودەدا هێنانەوە ناوەی شۆڕشە بۆ ناوخۆی یعنی پەلوپۆکردنێتی بچووکردنەوەیەتی ینی تەحجیمکردنێتی ئەوەی کە پێشتر شۆڕش بۆ دەرەوەی خۆی بەڵام ئێستا بردنەوە ناوخۆیەتی یانێ شۆڕشەکە برنەوە ناوخۆی هەندێک دەڵێن هێشتا نە ئەمریکا نە ئەوروپا ینی نانەوێ نیزامەکە لا برێ بڕوخێ بەڵکو گۆڕانکاری لە ناوخۆی خۆیدا دروستکە نیزامەکە. لەوانەیە ئەوە ئەگەرێکی ئەگەرێک بی یاخود شیکردنەوەیەک بی بۆ ڕووداوەکان بۆ چۆنیەتی ئەو ململانەیە کە هەیە ساڵانێکە لە نێوانی ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و ئێران لەلایەکی ترەوە ئایا سروشتی ئەو ململانیانە چییە و تا چ ڕادێک ئەنجامی ئەرێنی یان نەرێنی ئەدا بەدەستەوە لە دیدگای هەر یەشێک لەو جەمسەرانەی کە تێوەگلاون لەو ململانەیەدا. ڕاستە ئێران هەوڵی داوە کە شۆڕشەکەی بباتە دەرەوە و ئەوە ئەم عەقیدەیەکی سیاسی ئاینی ئێرانیەکان بووە لە دوای شۆڕشەوە کەەوە شۆڕشەکان بەرنە دەرەوە و هەوڵیشیان داوەکو میوانەکەتان ئاماژەی پێدا شۆڕشکان بەرنە دەرەوەی وڵاتی خۆیانەوە. ئەمەش لەلایەن ئیسرائیل و هاوپەیمانەکانیەوە بە مەترسی و تەنانەت وڵاتانی کەنداویش بە مەترسی لێک دراوەتەوە کە ئەوان هەوڵی بردنە دەرەوەی شۆڕش دەن و هەوڵی ئەوە دەن کە بیر و باوەڕی خۆیان و عەقیدەی سیاسی و مەزهەبی خۆیان بەنە دەرەوەی وڵاتەکانی خۆیانەوە. ئەمە هۆکارێک بووە لەوانەیە مەترسی دروست کردوێ بە تایبەتی لەسەر ئیسرائیل و ئەو گروپانش کە هاوپەیمانی ئێران بوونەوە لە دەوروبەری ئیسرائیل و قەوارەی زایۆنیە بوونە ئەوە مەترسیشی دروست کردووە. بێگومان ئەمریکاش هەمیشە هەوڵی ئەوەی داوەکەوە ئاسایشی ئیسرائیل بپارێزێ ئەمەشی هێڵی سوور بووە کە ئەبێ ئەم قەوارەیە بە هەر نرخێک بێت پارێزراو بێت ئەگەرچی دروستبوونەکەی و لەدایکبوونەکەی لەدایکبوونێشی سروشتی نەبووە لەو ناوچەیە وە سەپێنراوە لە وعدی بلفۆڕەوە کە بەریتانیەکان لە ساڵ 1970 ئەو بەڵێنیاندا بە جوولەکەکان کەوە قەوارەیەک بۆ ئیسرائیل بۆ جوولەکەکان لەسەر خاچی فەلەستین دروست بکرێ و لە 1948ەوە چووە بواری جێبەجێکردنەوە. لەو کاتە ئەو ململانەیە بەردەوامە لەو ناوچەیەوە ئیسرائیل گوێی نەداوە بە هیچ یەک لەو بڕیار و قەراردادانەی کە لە ناوتەوەگرتوەکان و ئەنجومەنە ئاسایشەکەی دەرچووە سەبارەت بە دەوڵەتی فەلەستینیش کە ئەبێ لە پاڵ دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێک بۆ فەلەستینیەکان دروست بێ. ململانەکان گەیشتبەوە کە دوایتر ئەو ڕێکەوتنامەی ئۆسلۆ لە نێوانی یاسر عەرەفات و لە نێوان ئیسرائیل ئەمۆرکرا بەڵام ئیسرائیل ئەو سەڵاتدارێتی فەلەستینیش تەنها شتێکی کارتۆنیە لە نەزەری ئەوان بەدەیان و سەدایان کۆمەڵگەی جوولەکەنشین فەلەستینە بنیاد دراوە دوای ئەوە و ئێستا هەر باوەڕیان بە دەوڵەتی فەلەستین نییە بە هیچ شێوەیەک پێچەوانەی هەموو بڕیار و قەراردادە نێو دەوڵەتیەکان ئەڵێن بە هیچ شێوەیەک دەوڵەتێک نابێ بۆ فەلەستینیەکان دروست بکرێت لە سەرخاشی فەلەستین و ئەوەی کە بڕیاری لێدراوە کە لە سنووری 1960 ئەو بە هیچ شێوەیە گەڕانەوەی نییە هەموو ئەوەی کە داگیری کردووە ئەڵە بەرپەشێکە لە قەوارەکەی خۆم. بۆیە ئەم ململانە و سرعە بەڕاستی ئەگەر ئێرانیش نەبێت لە ناوچەکەی هەر بەردەوامی ئەبێت بەڵام ململانەکە لەگەڵ هاتنە سەر کاری کۆماری ئیسلامی ئێران و دوای 1970 ئەتوانین بڵێن ڕوخسارێکی تر شێوازێکی تری بخۆوە بینیوە و ململانەکە چۆتە دۆخێکی ترەوە. ئێستاش ئەم جەنگەی کە ڕووی داوە بەڕاستی من پێم وایە جەنگە لەسەر هەژمون و لەسەر خۆسەپاندن لەسەر ئەوەی کە چێ سەرکردایەتی جیهانەکە و چێ سەرکردایەتی ئەم ناوچەیەکە. ئەمریکا وەکو تاکجەمسەرێک خۆی ئەبینێ لەگەڵی شا ئیسرائیل ئەوەی هەژمونی خۆیان لەم دەرفەتەیە کە هاتۆتە پێشەوە لە دوای 7 ئۆکتۆبەر سوود لەم هەلو دەرفەتە وەربگرن و هەژمونی خۆیان بسێبێنن بەسەر ئەو ناوچەیە و ئەمە بسەلمێنن کە ئەوان سەرکردایەتی جیهان و ناوچەکەکەن. باشە کاک ڕابەر پێ دوایە توانی بڕوانینی تۆی کە هەیە
ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا گەشت ناو قەناتی کە نیزامەکە بگۆڕن یان تا ئێسەژە هۆڵانی کە هەیە ئەوەی کە هەیە و زەختی کە لەسەر ئێران هەیە بۆ ملکەت پێکردنێتی بۆ تەسلیم بوونێتی وەکو خۆیان ئەڵێن بە مەرجەکانی ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا؟ زانی ئیسرائیل ئەگەر بۆی بکرێ لە دەستی بێ هەتا ئاستی گۆڕینی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هەوڵەدا ینی ئەمە بە تاوەتی ئەگەر ئێساش سیر بکەین ئەگەر تا کۆتایی هەفتەی دیکە ئەم مەوجە بەرزەی پێکدادان و شەڕ لە نێوانی هەردوو لایەندا هەر بەو مەوجەی ئێستا هەر بەم ڕیتمی ئێستا بەردەوام بێ بەردەوام تەسعیدی زیاتر بەخۆی بنێ لە ڕۆژ یەکەمە بە ئامانجگرتنی چەند شوێنێکی سەربازی و ئەتۆمی و چەندێک لە قیاداتی پاسداران دەستی پێکرد بەڵام لە دوێنێەوە ئەمڕۆوە دەستی کردووە بە لێدان لە بنیەی تەحتی ژێرخانی وزە و ژێرخانی ئابووری بە هەمان شێوە ئێرانیش هەوڵەدا ئەمە بکە ئەگەر بێت و ئەم ڕیتمی تەسعیدا پاشان ئیسرائیل لە ماوەی ساڵ و هەژمانگی ئەو شەڕی کە لە ناوچەکەیە بە فراوانی لە چەند قۆڵەوە کردوێتی ئیسرائیل باوەڕی بە استراتیژی تەسعیدەیە لە وەشاندنی گورجی سەربازیەدا و باوەڕی بە دەستپێشخەری هینیە دۆمینانسێ ینی کامیشە لە دەستپێشخەری ئەو دەستپێشخەرە بێ تۆ بۆمبێکی تێبگرێ ئەو دە تێگرێت تۆ یەکی لێبخژە ئەو سەد لێکوژێت تۆ قایدێکی مەسەلەن پلە بچووکی لێبخژە ئەو سەرۆکەکە تەکوژێت ینی ئاوا بەو شێوەیە ئیشی کردووە ئەمەی کرد بەرامبەر بە غەزە کردی بەرامبەر بە حیزبوڵا کردی واتە ئەمە سیاسەتێکی متەبعە چاوەڕوان کراوەیەکە بۆیە ئەگەر بۆی بکرێەوە بتوانێت بەڵێ بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئێستا ئێمە لە ڕۆژانی داهاتوە بەتابەت دوای هێرشانەی دوێنێ شەوی ئێران بۆ سەر ئیسرائیل ئەمە خاڵێکی گرنگە کە باسی بکەین و هێرشەکانی ئیسرائیلیش بۆ سەر ئێران ئێستا هەردوو دەوڵەتەکە خەریکە لەوە تێگەن کە ئەگەر بەم ڕیتمە بەردەوام بن لە ماوەیەکی نزیکە یەکتری نابوتەکەن ینی زۆر بە خراپی هەردوو لایەن گورزی گەورە لەمەندی ئەوەشیانن سەبارەت بە ئیسرائیل کێشەیەکێ ئەویش ئەوەیە کە شەقامی ناوخۆی ئیسرائیلی بۆ ئەم جۆرە دیمەنا ئامادە نییە تا ئێستا ئیسرائیل لە ماوەی 30 ساڵی ڕابردووە دەست و پەنجەی نەرم کردووە لەگەڵ دەست و پەیوەندەکانی ئێران لێرە ڕۆکۆتێک لێرە ساروخێ لێرە درۆنێک لێرە بۆمبێک لێرە تەقینەوەیەک و ئەمە نەبووە تا هەڕەشەی گەورە کە بۆمبی ینی بۆمبی بالستی و موشکی بالستی بەم شێوەی سەرودەنگی شەو لە سەرێک نەخەوە ترسناکە بێت لە ناوەڕاستی شارەکانمەدا بۆیە احتیمالێک کە ناوخۆی شەقامی ئیسرائیلی تووشی شۆکێک بووە و ئەمە کاریگەری هەبێ بۆەوەی کە ئیسرائیل مەسەلەن بیلەوە بکاتەوە کە لەکوێیە ئەم هێرشانەی ئەم شەڕە ڕابژێ یانیش تا ئاخیری کۆتایی تەسعیدی پێ بکرێ بە هەمان شێوە بۆ ئێرانیژە بەرەوەی ئێرانیژە بەردەمەترسی ئەم ڕۆژ دیسان ڕایگەیاندووە حەوت لە سەرکردە سەربازیەکانی دیکەی کوژراوە بەردەوام و ئێران مشکلەیەکی دیکەشی ئەوش هەر بەرامبەر بەناوخۆی خۆی ئەوش ئێرانەوەیە کە خەرقێکی ئەمنی و سەربازی خراپ لە تایە ڕوویداوە ینی ئەمە ئێرانی بەتابەت حکوومەتی ئێرانی خسۆتە بەرامبەر بە خەڵکەکەی خۆی بە دەرەجەیەکەم خسۆتە بەردەم جۆرێک لە شەرمەزاری کە چۆن لە چاونوقانێکە ئەو هەموو سەرکردە باڵایی سەربازی ئەکوژێ ئەو هەموو دەسەڵاتەی موساد لە ناو دام و دەستگاکانی ئێرانە لە ناو دڵی ئێرانە ناو دڵی تارانە بۆیە هەردوو لایەن ئێستا لە قۆناغی شۆک و لە هەمان کادا لە قۆناغێکدان کە ئەگەر بەم ڕیتمە ئەم هێرشە بچێتە پێشەوە ئێمە ئۆڕێدی ینی ئێمە ئەبێ لە پێشنە ئەو بڵێن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای سێنزەی حوزەیرانەوە لە قۆناغێکی وەرچەرخانی بنچینەیەدایە ئیتر ناگەڕێتەوە پێش سێنزەی حوزەیران جا سیناریۆکان شەڕی فراوانی تا ئەخیری بن تا یەکێک نابودکردنی یەکتری و بەشداریکردنی فراوانبوونی جەبهەکە لایەن ئێرانەوە بۆ هاوپەیمانە شەرقەکانی و هەروەها بەشداریکردنی بەرەی مقاومە لەسەوە هێرشکردنە سەر بەرژەوەندی ئابوووریەکان لە گەروی هورمۆز و داخستنی ڕێڕەوی بازرگانی نێودەوڵەتی و هەموو ئەمانە لەم دووسێ ڕۆژە ڕابردووە ناوی هاتووە باسی لێوە کرا و هەمووشی سیناریوی کراوەیە بە هەمان شێوەش بۆ ئیسرائیل و هاوپەیمانەکەی ئەمریکا داخلبوونی ئەمریکا تا چ ئاستێکە ئەگەر بێتە ناوە ئەمریکا چۆن دێتە ناوەوە دیارە تا ئێستا ئەمە ئەمریکا ئەمە بە دوورە زانێ و ترامپیش ئەوەی ناوێ بۆیە ئەبێ لەسەر ئەوە بۆسین بۆی ئەگەر یەک ڕێگاما بێ بۆ ئەوەی کە لە ماوەی لێرە بۆ هەفتەیەکی دیکەیە کۆتایی ئەم هەفتەیە هەردوو لا بڕۆنە سەرمێزی گفتگۆ ئەوەیە کە ئەمریکا تا ئێستا
بەشداری شەڕەکەی نەکردووە و دەرگای دانووسانی دانەخسووە بانگشتی ئێرانی خلوتێتی قەراروا بوو یەکشەم دابنیشن ئێساڵی فەرمو پێنجشەم بابێن دابنیش واتە ئەمریکا بە ئێرانی وتۆ ئەکرێتەوە لە ژێر فشاری سەربازیشە بێ هەردا بنیشی هەر بێ دانووسان بکەیت بۆیە ئەگەری ئەوەی کە هەردوو لا بگەن ئەو قەنەعەتە ماوە بەڵام ئەمەش مانای ئەوە نییە کە ئێران و ئیسرائیل وەکو خۆیان نەمێنەوە هاوچێشەی هێزەکە هەر گۆڕانی بەسەرا دێت و لە ناوچەکەیە لە بەردەم گۆڕانکاریدایە. زۆر باشە کاک ڕابەرە و سیناریویانی کە تۆ باسە کرد با لە دکتۆر ئەحمەد بپرسم دکتۆر بەڕوانینی تۆ کامێک لەو سیناریویانە ینی منطقیە لۆژیکی هەرچەنە لەم جەنگەدا بەڕاستیەوەی کە هەیە منطق و لۆژیکی زۆر دیار نییە ئەنی بە بڕوای تۆ دەبێت بە جەنگێکی فراوان ئەمریکا دێتە ناوەوە یانەوەی کە وەکو کاگرابەر و تێرد و لا هەست بەواکەن کە زەختێکی زۆریان دەکەوێتە سەر لەسەراستی شەقامی خۆیان و یەکتری نابوت دەکەن و ئێستا جەنگەکە لە بەرەوەی پێشترە میشە ئێران لە سنوورەکانی ئیسرائیلەوە بۆ نمونە لە ڕێگەی حزبوڵڵاوە موشکی دەوەشان و موشەکەکان زۆر ئەنی درۆنی دەوەشان چەند سەد دۆلارێک لەسەری دەکەوت بەڵام ئێستا هەم بۆ ئیسرائیل هەم بۆ ئێران هەر موشکێک ڕەنگە موشکێکی بالیستی چەند میلیۆن دۆلارێکی بوێ یعنی ئەمە تاکەی دەتوانن ئابوووریەکەیان بۆ ناگەر شەوی ئیسرائیل ئێران 100 موشک بنێ بە ئیسرائیلەوە ڕەنگە 100 میلیۆن دۆلاری لەسەر بکە گەر دەشەوەمە بەردەوام بێ ینی چەند میلیارد دۆلارێکەکە بە بڕوای تۆ سیناریۆی چ ئەگەرێک نزیکە جەنگەکە فراوانتر بێ یانەوەی کە هەردوو لا هەوڵی ئەوە بدرێت لە ڕێگەی نێوەندگیرەوە بگەنە ئەنجامێک خۆی پێشبینیکردنی تەواوەتی ئەنجامەکانی ئەو شەڕە هێستا دیار نییە ئاسۆکانی ئەو جەنگ و ململانێر لە ڕاستیە زۆر ڕوون نییە بەڵام پێدەچێت بەرەو ئەو بڕوا کە جارێکی دیکە بگەڕێنەوە بۆ دانوستان ئێرانیەکانیش لەو کاردانەوەی کە هەیەیان بوو ئەو هێرشانەی کە زۆر تون بوون کردیانە سەر ئیسرائیل هەوڵە دەن کە هاوشێشەکە بگۆڕن لانی کەم تۆزێک هاوسەنگ بێتەوە چونکە شەڕەکە بەڕاستی ناهاوسەنگە و هێزەکان نابەرابەرن بەڵام ئەنەوێت ئێران بگێڕنەوە لە ژێر زەبری ئەو لێدانانە بۆ سەر مێزی دانوستان و سازشی پێ بکەن ڕازی بێ بەو مەرزانەی کە ئەمریکا و ئیسرائیل هەیەە لە بەرامبەردا ئێرانەکانیش هەوڵەدەن کەوا جۆرێک لە هێزی خۆیان پیشان بدەن بەو کاردانەوانەی کە هەیەیان بووە بەو هێرشانەی کە کردیانەتە سەر ئیسرائیل و تا ئێساش بەردەوامی هەیە هەوڵدەن لە خاڵی هێزەوە بگەڕێنەوە بۆ سەر بێزی گفتوگۆ بۆ دانوستانەکان نەک لە خاڵی لاوازەوە ئەمە هەدەفی ئێرانیەکانەوە ئیسرائیلیش ئێوێ وا خۆی پیشادا کە سەرکەوتووە و ئێوێت تەنازول بە ئێرانیەکان بکە و سازشیان پێ بکە چونکە لە ئێستادا من وا نازانم کە ئامانجیان بێ نظامی ئێران بڕوخێنن بەڵکو ئەیانەوەی لاوازی بکەن ناچاری بکەن کەوا مل بدا بۆ ئەو مەرزانەی کە ئەمریکا و ئیسرائیل هەیەیانە و لەسەر مێزی گفتوگۆ سازشی زیاتر بکە تەنازولی پێ بکەن لانی کەم لە بەرنامەی سەچی ئەتۆمی و هەروەها لە موشەکە بالیستیەکان و لە دژایەتیکردنی ئیسرائیل لە ناوچەکەیە بێتە خوارەوە لەو بیرروباوەڕێی کە هەیە بۆ لەو عەقیدەی کە هەیە بۆ شێوازی ململانێکە لە ناوچەکەیە بەڵام پێ ناچێ شەڕ زۆر بەردەوامی هەبێ و پێ دەچێت کە بە تایبەتیش کە وڵاتانی تریش کە هاوپەیمانی ئێرانن رووسیا و چین ئەوانیش هەوڵیان داوە لە لای خۆیانەوە کە شەڕەکە بوەستێ و وڵاتانی تری وەکو پاکستان و تورکیاش کە ئەوانیش مەخاویفی تریان هەیە ترسیان هەیە لە پەرەسەندنی ئەو ململانیانە و فراوانبوونی بازنێ ئەو جەنگە کە ئەو ناوچەی هەمووی ئەگرێتەوە کە دوجار نازاندرێ ئەنجامەکەی بەرەو کوێ ڕوە بۆیە ئەو هەمویان هەوڵ ئەدەن کە شەڕەکە کۆتایی پێبێ و بگەڕێنەوە بۆ مێزی دانوستان و بەتایبەتیش دوێنێ کە پوتین لەگەڵ دۆناڵد ترەمپ قسەی کردووە و گفتوگویان کردووە هەروەها ئەردۆغان لەگەڵ ترەمپ قسەیان کردووە گفتوگویان لەسەر ئەوە کردووە و ترەمپیش هاوڕا بووە کە ئەبێ شەڕەکە بوەستێندرێ و کۆتایی پێبێ بەڵام ئەلبەتە ئەیانەوێ بە شێوەیە کۆتایی پێبێ کە سازش بە ئێرانیەکان بکەن و ئەم زەبر و لێدانانە
هەروە بەبێ ئەنجام نەبێ بەڵکو کاریگەری خۆی هەبێ لەسەر ئەوەی کە ئەنجامی دانوستانەکان بە شێوەیەک بێت لە بەرژەوەندی ئەمریکا و لە بەرژەوەندی ئیسرائیلەکان بشکێتەوە. باشە دکتۆر ینی لەبەری گەشتونێتە کۆتایی بۆی داد نەبڕم ینی بە بڕای تۆ ئێران وەکو دەڵێ پیاڵە ژارەکە دەخواتەوە دیسان ینی ڕازی دەبێ بە تەسلیم بوون. من پێم وایە ئەو کاردانەوانەی کە تون بووە کە تا ئەسەگە بەردەوامی هەبێ ئیسرائیلەکانی شیلاک بوونە و ئیلاگە بن بەدەستی ئێرانیەکانەوە ئەو زەبرانەی کە لە ئیسرائیلی داوە بۆیە ڕای گشتی ناوخۆی ئیسرائیلیش ئەجوڵێ و جوڵاویشە زیاتر بە ئاراستەی ڕاگررتنی شەڕ و کۆتایی هێنان وەکو چۆن ئەو ڕای گشتی ئیسرائیل جوڵا و بە تایبەتی هێزی ئۆپۆزیسیۆنەکان لە ناوخۆی ئیسرائیلە بۆ ڕاگررتنی شەڕ لە غەزە بەڵام ناتەنیاهۆ یعنی ئەوەی کە لە مێشکی ئەودایە و ئەوێت ئەو هەژمونەی خۆی و دەرفەتە لە دەست نەدا کە دوای 7 ئۆکتۆبەر هاتۆتە ئاراوە بۆی هەژمونی خۆی لەو ناوچەیە بسەپێنێ کە وەکو بڵێ ئەوێت ببێتە شوێخای ئەم ناوچەیە بەڵام چاچەند بۆی ئەچێتە سەرەوە ئەم کاردانەوانەی ئێرانیەکانیش بەڕاستی ئەو بە توندی وەڵامدانەوەیە ئەمە کاریگەری ئەبێ لەسەرەوەی کە ئیسرائیلەکانیش تۆزێک لەو توندیەی خۆیان بێنە خوارەوە بەڕای من لە کۆتاییە هەردوو لا ڕازیە بن بە ڕاگررتنی شەڕ و گەڕانەوە بۆ دانوستانەکان. زۆر باشە کاغڕابەر باسی لەوە کرد کە ئیسرائیل دەیەوێت بێ بە کێوخای ناوچەکە بەڕاستی دەوڵەت باخچەلی لە دوانی چێ بوو دەڵێ ئامانجی دوای ئەمە تورکیایە نەتەنیاهۆش وتی جارێ مەها بە ئێران ئەوەی کە لە ئێرانەیە بەدەستی بێنین ئەنجا چارەسەرێکیش بۆ پاکستان نەکەین پاکستان وەکو وڵاتێکی خاوەن بۆمبی ئەتۆمی بە کوردیەکەی ینی مەترسیەکەی تورکیا لە جێگەی خۆیدا تورکیا وڵاتێکی گرنگە لە ناوچەکە پێگەیەکی جیۆسیاسی گرنگیە و بیرمان نەچێت تورکیا ئەندامێکی گرنگیشە لە ناتۆ بەڵام تورکیا لەگەڵ ئەوەیە کە ئەندامی ناتۆ و پێگەیەکیشی بۆ ئەوروپا گرنگە لە هەمان کادا پێگەی تورکیا لە جیهانی ئیسلامی و جیهانی عەرەبیشە گرنگە بە تایبەتی تورکای سەردەمی ئەردۆگان تورکایەکە کە خۆی بە عەرابی گوتاری ئیسلامی سیاسی ئەزانێ لە ناوچەکەیە و ئەمە وای بەسەر فەرز کردەوە بەتابەت لە گۆڕانکاریەکانی دوای سووریایە تورکای ئیخوانی تورکایەکە کە خۆی بە براگەورە و سەرپەرشتیاری ئەم گوتارە ئیسلامیە ئەزانێ و بە تەبیعەتی حاڵ ئەم گوتارە ئیسلامیە یەکێک لە ڕەهندەکانی یان لە کۆڵەکەکانی لەسەر بنەمای دژایەتی سامیزم یا دژایەتی ئیسرائیل دامەزراوە بۆیە ئەمە بەشێکە بەشێکی دیکە تورکیا مەترسیەکانی تورکیا ئەوە نییە مەترسەکانی تورکیا دیسان پەیوەندی بە دۆخی ناوخۆی خۆی و پرسی کوردی شەو هەیە لە ناوچەکەیە چونکە ئەم گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە ڕووەدا نابێ بیرمان بچێت کە پرسی کوردی لە هەموو پارچەکان لە ڕۆژئاوا هەتا لە باشوور لە لای خۆمان و لە باکوور ئێستا کە پرۆسەی ئاشتی دەستی پێکردەوە بەو هیوایە کە سەر بگرێ و بەردەوام بێ هەموو ئەمانە پرسی کوردی وەکو ئاکتەرێکی چالاکی ژێۆپۆلۆتیکی هێناوەتەوە سەر سەحنەی سیاسی و ئەمە وای کردووە کە ئەم تورکیا نیگەران بێ لەم ڕووداوانە بەیانی ئەگەر بێت و فەراغێکی سیاسی لە ئێرانە دروست بێ ئەگەر بێت و دەوڵەتی کۆماری ئیسلامی لاواز بێ یا بڕوخێ یا هەر جۆرە گۆڕانکاریەکتیا ڕوو بدا دیسان لەوێش بە هەمان شێوەی عێراق و سووریا لەوێش بۆشایی سیاسی دروستە بێ بۆشایی دەوڵەت دروستە بێ ئەگەری زۆر هەیە تورکیا بیر لەوەش بکاتەوە بەرەو ڕۆژهەڵاتی سنوورەکانی ڕۆژهەڵاتی خۆشی هەنگاو بنێ بۆیە لە هەر شوێنێکە کە تورکیا ئێستا بیری لێکاتەوە لە غەزە لەگەڵ ئیسرائیل تەرەفە لە سووریا لەگەڵ ئیسرائیل تەرەفە ئەگەر بەیانی ڕووداوێک لە ئێرانش ڕووبدا دیسان تورکیا لەگەڵ ئیسرائیل بۆیە پێگەکەی ئەوەی بەسراسپێنێ کە بێگومان دوجار پرسیارەکە ئەوەیە کە لە دوای پاشەخشەی ئێران لە ناوچەکەیە وەکو نفوس ئێستا دوو ئەکتەر سێ ئەکتەری سەرەکی هەن ئەکتەرێکیان ئیسرائیلە ئەکتەرێکیان تورکایە ئەکتەرێکیان وڵاتانی کەندا و ئەنجومەنی خەلیزە بەتابەتی سعودیە ئەمانە ئەکتەری سەرەکی یاریکەری سەرەکی لە ناوچەکەیە بۆیە تورکیا و نیگەرانیانە نیشانەدا. کاغڕابەر سپاس دکتۆر ئەحمەد ئەگەر لەگەڵمان مابێ دکتۆر دوای قسەی خۆت لەسەر ڕووداوەکان بە بڕای تۆ بە کورتی بەچی کۆتایی پێدێ پێشتری ژاماژەوە بۆ کردوتت ڕەنگە نەگا بە جەنگێکی فراوان و ینی بە زووی کۆتایی پێبێ
دوا قسەی تۆ. پرسیارەکەت بە دقیقی؟ دکتۆر پێشتری ژاماژە بۆ کردوتە ڕەنگە نەگا بە جەنگێکی فراوان، ینی دوایین قسەی تۆ پێ دوایە ینی هەر لەم چوارچێوەیەدا چەند ڕۆژێکی تری کەم بخایەنێ و کۆتایی پێبێ و کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەمریکا و رووسیا و چین وانە بێنە نێوانەوە و نی جۆرێک لە ئاگر بەزرا بگەێنرێ؟ وڵی بەپێی ئەو خوێندنەوانەی کە من هەمە لە چوارچێوەی ئەو هەوڵانەی کە هەوڵە دیبلۆماسیانەی کە لە ناوچەکە و لە جیهانە ئەدرێ بۆ ڕاگررتنی شەڕەکە و بەپێی ئەوەی کە هەردوو لای جەمسەری شەڕ هێز لە خۆیان پیشان ئەدەن و هیچیان تەسلیم بە ئەوی تریان نابن. من وا پێشبینیەکەم لە ینی لە ماوەی هەفتەیە دوو هەفتەیە ئەم شەڕە کۆتایی پێبێ جارێکی دیکە بگەڕێنەوە بۆ سەر مێزی دانستان. سپاس کاغڕەبەر دوێن قسەی تۆ. ئێستا قسێکی لەسەر وەکو تاوکنی قسەکان ئەمە یەکێکە لە سینناریۆکان یەکێ لە ئەگەرەکانە، بەڵام ئەکری ئەگەرێک بێ شانسیە بێ ئەگەر هەوڵە دیبلۆماسیەکان سەر بگرن لە نێوان ئەمریکا و رووسیا و چین و وڵاتانی عەرەبیش بە تایبەتی، ئەگەر هەوڵە دیبلۆماسیەکان سەر بگرن شەڕەکە ئەوەستێ و بەم شێوەیە قەنەعەت بە ئیسرائیل خۆی بە سەرکەوتوو ئەزانێ بۆی بە ڕووسپی لێ بێتە دەرەوە ئەڵێ فەرمو من توانیم گورجێکی باش بوەشێنم لە پێگە ئەتۆمیەکانی و ئێران و پرۆژەکەی لاواز کۆمیان دوای بخەم. ئێرانیش بە ڕووسپی لێ دێتە دەرەوە ئەڵێ منیش توانیم ئیسرائیل لەناو دڵی ئیسرائیلە جوولەکەوا لێ بکەم و بیان ترسێنم و وەڵام بدەمە و وەڵامەکەشم کوشندە بوو. بۆیە هەردووشیان لەمەیە وەکو ئەڵێ وەکو براوە دێنە دەرەوە، ئەمە ئەبێتە ئەو کارتێک کە ڕەنگە وایان لێ بکە قەنەعەتیان پێبێنێت کە ئەمە بوەستێنن، بەڵام ئەمە کاتیە بەو مانایی کە پرۆژەیەکی وەستانی شەڕیان ئاشتیەکی فشۆڵ لە ناوچەکەیە دێنێتە کایەوە. ئەم ئاشتیە فشۆڵە مەرحەلەیەکی کاتیە واتە تەجیلکردنە، بەڵام ناگاتە قۆناغی ئاشتی هەتاهتاییان پرۆژەیەکی جددی. بۆیە ئەم پرۆژە جددیە کە دوای ئەمە چی بەسەردێ ڕەنگە ساڵان ببە وەختێکی زۆرتر بە تەوازنی هێز لە یەکی لە وڵاتەکان بگۆڕێ، یەکی لە وڵاتەکان گۆڕانی ناوخۆیی تیا بەسەربێ، ئەمە بەسراوەتەوە بەوە. بەڵام هەر پرۆژەیەکی ئاشتی کە ئەگەری هەیە بێتە کایەوە پرۆژەیەکی سەرتاسەری نابێ، فشۆڵە بێ، بە حەزەرە بێ، لەژێر چاودێری و مەترسیا بێ، بەڵام لەو مەرحەلەیە ڕەنگە بتوانێت هەوڵێک بێت هەوڵێکی باش بێت بۆ ڕاگررتنی ئەو نەزیفی ئەو فەوزایەکی ئێستا لە ناوچەکە دەست پێ. کاغڕا بەرتەڵات لێکۆڵەر و توێژەر لە بواری لێکۆڵی نوۆی سیاسی سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان، سپاس بۆ ڕوونکردنەوەکانە. هەروەها بەڕێز دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەری ئایندە بۆ لێکۆڵی نوۆی استراتیژی سپاس دەکەم. سپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی، سپاس بۆ بەشداریکردنت. خۆشەویستان